تووشە دیارە دەرفەتی بینیوە لەو بێدەنگی کۆمەلگای نێودەوڵەتی و لە جێبەجێنەکردنی ئەو بڕیارە کەچەی شیمیایی لە هەرێمی کوردستان بەکاردێنە لەگەڵەوەشدا فڕۆکەی بێ فڕۆکەوان و فڕۆکەی F16 و وەچەش پێشکەوتوو بەداخەوە کە ئەو کۆمەلگای نێودەوڵەتی ئەوە بێدەنگە لە ئاست ئەو پێشەلکارانە دیارە کۆمەلگای نێودەوڵەتیش ئەوڕۆ بەرژەوەندێکی چۆن دەڵێ سیستەمێکی سەرمایه‌داریە ئەوڕۆ بەرژەوەندی ئابووری لەگەڵ تووشیا هەیە کە بە هەموو شێوەیەک دەستی کردوێتەوە بۆ پێشەکردنی هەرێمی کوردستان و هێرشکردنە سەرگەلی کورد لە چوارچێوەیەکی یەکگرتوویدا لە هەر چوار پارچەی کوردستان دڵنیا بە بەتەمای کۆمەلگای نێودەوڵەتی و بەتەما هەر دەوڵەتێک و بەتەما هەر وڵاتێک ئێمە هەر لە شکستداین و هەر لە دواوەداین تا بۆی دی ئەو ڕۆکامۆک و گەلی کورد وەکو خەڵکی چالاکوان و خەڵکی ئەوە داوا لە پێشەوە لە پێش هەر هەمویاندا داوا لە سەرکردەکانی کورد دەکەین داوا لەلایەنە سیاسیەکان دەکەین ئەو قەیرانە سیاسی تێپەڕێنن بۆی هەم کورد پارێزراوتر بێ هەم هەرێمی کوردستان مەترسی لەسەر نەبێ و هەمیش بتوانین بەدان بەرپەرچی هەر هێرشێک بدەینەوە کە دەوڵەتانی داژکردان هەوێ لە ڕێگای بێدەنجی کۆمەلگای نێودەوڵەتی دەمانکەنە سەر کۆنگرەی نەتەوەی نەبەستەرێ ناتوانین هەموو ئاستەنگەکان بەردەم ئاستەنگەکانی بەردەم بەدەوڵەت بوون و بەرپەرچی دوژمنان بینی نەدی ئێمە وەکو کەسانێک کە هەست بە مەسئولیت دەکەین کە دەبینین دوژمنان هەر بەو کاریان ڕاناوەستن دەیانەوێت زیاتر خاکمان داگیر بکەن دەیانەوێت ئەو کیانێکی هەرێمی کوردستان کۆتایی پێبێنن نایانەوێت سەقامگیری لە ناوچەکەدا هەبێت ئەمن و ئاسایش بەرقەرار بێت کە ئەوەش بۆ خۆی زیانێکی گەورە لە بەرژەوەندیەکانی ئەوان دەدات و ئێمە دەبێت بە هەموو لایەکمان بە هەموو بیر و ڕاجیاوازەکانمانەوە ڕوبەڕووی ئەو هێرش و داگیرکاریانە بوەستینەوە و داواش لە حزبەکانی باکووری کوردستان دەکەم باشووری کوردستان کە هەمویان یەکدەنگ و یەکڕەنگ بێنە جواب و پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم کە بە ئیدانەکردن کۆتایی بۆ ئیشەنێ بەڵکو کارتەکە بێتەکە کارتێکی فشاری نێودەوڵەتی و داوا قەیدکردن لە سەریان لە نەتەوە یەکگرتووەکان کە نێوەتەوە یەکگرتوویان بێتە سەرخەت و حکوومەتی عراقی ببێتە پاڵپشتێک بۆ پاراستنی سنوورەکان لە دژی داگیرکەران و داگیرەکانی کوردستان.